سڵاتان لەبێ خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەک دەزانین ئەمڕۆ ئاهەنگی دەرچوانی کۆلێجی زمانی ئینگلیزیە بە هەلمانزانی لەگەڵ خوێندکار ئەزیزەکانی زانکۆکەمان کۆمەڵێک پرسیاری تایبەتیان لێ بکەین و کۆمەڵێک خەڵاتی تایبەتمان هەیە بۆیان. ئێستاژە چین بۆ لای خوێندکار ئەزیزەکانمان و خێزانەکانیان چەند پرسیارێکمان ئامادە کردووە ئاڕاستیانەکەی. سڵاو لێبێ خاتون گیان پیرۆزە بێ. زۆر سپاس دەکەم. ئەمڕۆ چه هەستێکە هەیە کە کۆتا ساڵی خوێندنتەوە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونتە؟ هەستێکی زۆر خۆشەکە 4 ساڵی ئەزمموی 4 ساڵی خوێندن لە جامعەی گەشەپێدان کردووە. هەستێکی خۆشە. ئێمە وەکو زانکۆی گەشەپێدان پرسیارێکمان هەیە بۆکە پرسیارەکە و زانی ئەبی بە خاوەنی خەڵاتێک. زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەلایەن کێوە دامەزراوە ساڵی چەند؟ پێم وایە ساڵی 2008 لەلایەن دکتۆر عەلی قەرەداخیەوە. زۆر ڕاست. ئەزمموی 4 ساڵی خوێندنت لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی چه هەستێک بوو بۆ تۆ؟ ئەزممونێکی زۆر باشمە بووە هەم لەگەڵ مامۆستاکانە هەم لەگەڵ هاوڕێکانمە لە ڕووی خوێندنی شەوانە هەموو شتێکمان زۆر بەباشی بەڕێوە بردووە. سپاس بۆخوا 4 ساڵی خۆشمان بەڕێ کردووە. زۆر سەرکەوتووی. ئەمڕۆ چه هەستێکە هەیە کۆتا ساڵی خوێندنتە و ڕۆژی ئاهەنگی دەرچوونتە؟ وڵای هەستێکی زۆر خۆشە ڕۆژێکی مێژوویە کە تۆ دوای بۆ نمونە دوای 16 ساڵ 7 ساڵ خوێندن خوێندن تەواوەکەیت و دوایەوە دەستەکەی بە ژیانی خۆت زۆر هەستێکی خۆشە بەڕاستی مێژوویە. پیرۆزە بەیەخوا ئێمە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی پرسیارێکمان هەیە ئەگەر پرسیارەکە و زانی ئەبی بە خاوەنی خەڵاتێکەوە کە لەلایەن زانکۆدانراوە. وشەی فاڵ بە مانای چیت؟ سێ مانای هەیە باشە بە مانای چیت؟ وشەی فۆڵ سێ مانای هەیە مانای زۆرە بەڵام من ئێستا توانم پرسیاریتان پێ بڵم چکە هەرەوە نەم لەبیرە. بۆ نمونە لە هەنێ سیتیویشنە لە هەنێ بارودۆخە ئەگۆڕێت بۆ نمونە ئەگەریشێک بڵێ I'm falling in love with you یعنی من کەوتومەتە دای خۆشەویستی تۆ بە کوردێکی من عاشق بووم. دوای ئەوە بە مانای شەلالێت بە مانای تافگەیت بە کوردی خۆمان دوای ئەوەش بە مانای کەوتنیت وشەی فۆڵ. وەڵامەکە زۆر ڕاست بوو. مای خۆشحاڵیە من کە کوڕەکەم لە زانکۆیە خوێنێ زانکۆی گەشەپێدان ئەمە لەم زانکۆیە لەسەر ئاستی با بڵین هەموو عێراق و کوردستان ئاستێکی باڵای هەیە لە ڕووی زانستیەوە. من زۆر خۆشحاڵم کە کوڕەکەم زانکۆیە تەخەڕوجەکە چاوەڕوانیشتی زۆر باشتری لێ یەکەم بەعام زانکۆی گەشەپێدان توانستی کوڕەکەمی بەرز کردوێتەوە لە ڕووی ترانسلیتەوە لە ڕووی کۆنڤەزیشنەوە توانایەکی زۆر باشی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەمان پێشەوەی کوڕەکەم بچێتە زانکۆی گەشەپێدان ئاستێکی داخراوی هەبووە بەڵام ئێستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئاستێکی زۆر بەرفراوانی هەیە ینی ئاستێکی باڵای هەیە. سپاس. پرسیارەکەمانەڵێ دەک بگەیت وەک لەوەی نەگەیت ئەتوانی ئەم ڕستێمان بە بکەیتەوە بۆی بگەڕێ سەر زمانی ئینگلیزی؟ طبعا أنا مرحلة سي يعني بروفيرب وإيديا ما خلا كميكي إيه درينك بيت بقيت لوي هر نقيت better late than never. I think I've heard that. دست خوش بتا پیروزه به زور سپاس. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش هەستە چۆنە ئەمڕۆ ڕۆژی دەرچوونتە و کۆتا ساڵی خوێندنتە؟ سڵاو لێوەش زۆر سپاس بووم دەرفەتە وەڵای ئەستێکی خۆشە چکە بەرهەمی ئەو چەند ساڵی کە چەشتمانە ئێسایی بینینەوە و کۆتایی بم قۆناغی ژیانمەرین و چینە قۆناغیش نوێەوە وایە ئەمە دەرچووی 12مین وەکو لێرە دیارە دەرچووی 11مین بۆ ساڵیش کە ئێمە دەرچووی 12مین. ئەزمموی 4 ساڵت چۆن بە لەگەڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیە؟ وڵا ئەزممونێکی زۆر باش بوو بەڕاستی زانکۆیەکە تا بڵێ هاوکاری خوێندکاران و زۆر سپاسی هەمویان ئەەکەم بە تایبەتی مامۆساکانی خۆمان بەشی بەڕێوەبردنە هەمویان زۆر هاوکارمان بوو. ئێمە وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی خەڵاتێکمان ئامادە کردو و پرسیارێکمان هەیە ئەگەر پرسیارەکە و زانی خەڵاتەکە دەهینە. پرسیارەکەمان ئەوەیە شەڕواڵ بە ئینگلیزی مانای چییە؟ شەڕواڵ خۆی وەکو وشەیەکە کە لە ئینگلیزیا بوونی نییە بۆیە بە دوو زۆرە توانین بۆ مناڕێژ بخەین یا ئەوەتە وشەکە باڕەوەکەین و وەریەگرین لە ئینگلیزی شەهرەڵین شەڕواڵ یا ئەوەتە ئاڵین is a part of the Kurdish clauses بەشێکە لە جلوبەرجی ڕەسەنی کوردی بەو دوو شێوەیە بێت. پرسیارێکی تریشم هەبوو VT بە مانای چیت وەکو بزانیت؟ VT ئەوەنی بزانم بە مانای راپۆرتە هەواڵ هێت بەڵام لێرە کێشەیەکەیە لە تۆڕە میدیایەکانی ئێرە
کە خۆتان ئەزانن زۆربەی ئەم وشەیە بەکارێن و وشە کوردەکە بەکارنیانن بەڕاستی زۆر باشترە بێ ئەگەر بوومە ئەم وشە کوردی و دەستەواژە کوردیە بەکاربێنن کە راپۆرتە هەواڵە دەست خۆش بێ وەڵامەکان زۆر ڕاز و پیرۆزە بێ. خۆشەویستان و بەڕێزان ئەمڕۆ هاتینە کۆتایی بورگەکەمان لەگەڵ کۆلێجی زمان.